الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. براو خوشکی ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. هۆگربوون و ئولفەت و محەبەت و خۆشەویستی پەروەردگار یەکێکە لە سەرمایە گەورەکانی ئینسانی موسڵمان و ئیماندار. هۆگربوون و ئولفەت بەخوای گەورەوە بەشێکە لە خۆشەویستی پەروەردگار، نورێکی درەوشاوەیە. هەمیشە پیاوچاکان و ڕازگۆیان و ساڵحان و خواناسان و نوقەبا و نوجەبا ڕۆحی خۆیان ئاسوودە ئەکەن لەسەر سفرەی هۆگربوون بەخوای گەورەوە، بەردەوام عەلاقەتیان بەخواوە هەبێت، یەک لەحزە غافڵ نەبن لە پەروەردگار و خۆشەویستی پەروەردگاریان، چونکە مایە عیزەت و سەربەرزی دنیا و دینیانە، مایە ئاسوودەی ڕۆحیانە. هەمیشە لەو پەڕی خۆشی و شادیان، چونکە عەلاقەتیان بە پەروەردگارەوە هەیە، لە حەق و یەقینان، لە یەقینی تەواودان، چونکە یەکێک لە دوعای پێغەمبەران ئەوە بووە: اللهم إنا نسألك إيمانا كاملا ويقينا صادقا. ئیمانێکی تەواو، یەقینێکی ڕاستگۆیانە پەروەردگار پێمان ببەخشی، بەتایبەت پێغەمبەری ئێمە. کەواتە تۆی موسڵمان و ئیماندار هەمیشە و دائیم ئەگەر سەیرێکی حاڵی خۆت بکەی، سەرنجێک لە ژیانی ڕۆژانەی خۆت بدەی، لەو ئیمان و دینەی خوا پێی بەخشیوی، دەزانی مەنزیلە و مەقامەتی خۆت لای پەروەردگارت. پێغەمبەری ئازیزمان لە فەرمایشێکە ئەفەرمێت: من كان يحب أن يعلم منزلته عند الله فلينظر كيف منزلة الله عنده فإن الله ينزل العبد منه حيث أنزله من نفسه. پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێ هەر عەبد و بەندەیەک پێی خۆشە بزانێ مەنزیلە و مەقامی لای خوا چەندێکە، خوای گەورە چەندێ خۆشی ئەوێ و چەندێ ڕێزی لێ ئەگرێ، با سەیری خۆی بکە بزانە چەندێ خوای خۆش ئەوێ، چەندێ ئیلتیزام و تەمەسوکی هەیە بە فەرمانەکانی پەروەردگارەوە، چونکە خوای تەبارەک وتەعالا عەبد و بەندەکانی خۆی دائەنێت لە مەقام و مەنزیلەتێکە کە ئەو عەبد و خوای تەبارەک وتەعالا لای چەندێکە، ئەو عەبدە خوای چەندێک خۆش ئەوێ، ئەو عەبدە چەندێک ئیلتیزامی بە فەرمانەکانی پەروەردگارەوە هەیە. کەواتە هەموو کەس لە ئێمە ئەزانێت، بیەوێت بزانێت خوای تەبارەک وتەعالا چەندێک خۆشی ئەوێت. سەیرێکی حاڵی خۆت بکە، ژیانی خۆت بکە، وەزعی خۆت بکە، عیبادەت و خۆشەویستی خۆت بۆ خوا، ئەزانی خوا چەندێک ڕێز لە تۆ ئەگرێ و چەندێک تۆی خۆش ئەوێت. قەومی حەزەتی موسا سەلامی خوایان لەسەر بێ، خوای تەبارەک لە قورئانەوەمان باسەکە: فلما تراءى الجمعان قال أصحاب موسى إنا لمدركون قال كلا إن معي ربي سيهدين. ئەمە مەقامێکی زۆر گەورەیە کە پێغەمبەران هەمیشە مەقامی یەقینیان هەبووە و ئومەتەکانیشان پەروەردە کردوە سەر مەقامی یەقین. ئەفەرمێ کاتێکەوە قەومی حەزەتی موسا بینیان فیرعەون و دار و دەستەی کەوتونەتە دوایان، وتیان: ئەی موسا، چاوت لێیە چۆن کەوتونە دوامان؟ هەمومان لەناوە بن، پێمان نەگەنەوە، دوامان کەوتون. حەزەتی موسا فەرمی: کەلا، هیچ کاتێک ئەوان بە ئێمە ناگەنەوە، ئاوەکەیان خنکێنێت. ئین مەعی ڕەبی، من خوام لەگەڵایە، سەیەهدین، خوای تەبارەک وتەعالا هیدایەتی منەدا، مەدەدکاری منە، کۆمەکاری منە، من یەقینم بە خوای خۆم هەیە. ئەبێ ئێوە شوابن بۆ ئەوەی کەوا خوا سەرکەوتوتان کە. کەواتە تۆی موسڵمان و ئیماندار هەمیشە و دائیم عەلاقەتێکی تۆکمەند لەگەڵ خوا هەبێ، هۆگربی بە خوای گەورەوە، عاشقی خوابی،
یاد و زگری خوا بکەی دڵنیابە ئەگەر هەموو دنیا خەم و خەفەت پێکەڵەکەی لەسەر تۆ کردبێ، هەموو دنیا دژمن و ناعەزی تۆ بێ، هەر کێشە و گرفتێکت هەبێ، بڵێ کەلا ئینە مەعی ڕەبی سەیەهدین، من بەڕاستی خوام لەگەڵایە، خوا ڕێنمونی منەکا، خوا هیدایەتی منەدا، خوا مەدەدکار و کۆمەکاری منە، سەرکەوتووە بی لە کارەکانتە. خوای تەبارەک وتەعالا کاری زۆر گەورە، خەم و خەفەتی زۆر گەورە بۆت بچووک بچووک کاتەوە دڵت خۆش ئەکا، چونکە تۆ فەرمووتە ئینە مەعی ڕەبی سەیەهدین، من خوام لەگەڵایە، کەواتە هۆگر بین بە خوای گەورەوە. ئەو هۆکارانەی کە هۆگرمانەکە بە خوای گەورەوە، یەکەم لەوانە دڵێکی پاکە، ئەو دڵتە ئەبێ پاکەیتەوە، تەسکیە و تەصفیەی کەی، وەسائلی تەسکیە و تەصفیە، ئەو هۆکارانەی کەوا هۆکاری دڵ پاکردنەوەن، ئەبێت تۆ بیگریتە بەر ڕەفیقی پیاوچاکان، خۆشەویستی پیاوچاکان، ئەمە هۆکارێکە لەوانە. پێغەمبەرە فەرمیێ صلی الله عليه وسلم ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. پێغەمبەری خوا فەرمی ئاگادار بن لەناو ئەم هەیکەل و جسمی ئینسانە پارچە گۆشتێک هەیە، ئەم پارچە گۆشتە ئەگەر چاک بێ و باش بێ، بەڕاستی هەموو ئەندامەکانی ئینسان باش ئەبێ و چاک ئەبێ، صالح ئەبێ و مطیعی پەروەردگارە بێ. ئەگەر ئەو پارچە گۆشتە خراپ بێ و بە فەسادا بچێ، خوا پەنامان با، طەبعی بەسەرا درابێ، نیفاقی تیا بێ، کوفری تیا چێنرابێ، فەسادی تیا چێنرابێ، هەموو ئەندامەکانن بە فەسادا ئاڕوات. بۆیە فەرمی ئاگادار بن ئەو پارچە گۆشتە دڵە، دڵ ئەو پارچە گۆشتەیەکەوە هەمووی عازێک بە حەرەکات و بە ئەندامەکانی ئینسانەدا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە و دائم کاری لەسەر دڵ کردووە، تەسکیەی دڵ کردووە، ويزكيهم ويعلمهم، تەسکیەی ئەسحابی کردووە، تەصفیەی کردووە، دەستێناوە بەسەر دڵیانە، دڵیانی پاک کردەتەوە، ئینجا تعلیمی کردوون. بۆیە هەمیشە و دائیم پێویستە ئینسانی مسلمان مشوری ئەو دڵەی بخوا پاکی کاتەوە. چۆن ئاسن ژەنگ هەڵئەگرێت، ئەو ژەنگە پێویستی بە دەرمانێکە پاکی کەیتەوە، ئەگەر پاکی نەکەیتەوە ئاسنەکە داڕزێنێت. دڵی ئینسانی بەڕاستی ژەنگ ئەگرێت بەهۆی تاوانەوە، بەهۆی مەعسیەتەوە. ئەوەی کەوا پاکی کاتەوە تۆ بۆی پەیاکەی ئەو ژەنگەی لێکەیتەوە. یەکێک لەو شتانە مامۆسای مدەڕیس دەرەجاتی عالی بێ فەرمێت ڕەفیقی پیاوچاکان و خواناسانە لە خزمەتبوونی ئەوانە، یادکردنی ئەوانە، باسکردنی ئەوانە، خوێندنەوەی سیرە و سوورەتی ئەوانە، خزمەتی ئەوانە. ئەمە بەڕاستی هۆکارێکی دڵپاکردنەوەیە، ژیانیان لەبەرکردنیان، سیرە و سلووکیان، و هەروەها ذکر و یادی خوا، هۆکاری ڕووناکی و تەنویری دڵە. قورئانی پیرۆز یەکێکە لەو هۆکارانە، فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. خوا فەرمێ ذکرم بکەن، یادم بکەن، یادتانەکەم. یادی خوا بۆ ئێمە تەجەلیات و تەنویری دڵە، و هەروەها ڕەحمات و بەرەکاتی پەروەردگارە بۆ سەر دڵ و دەرۆن. و ئەفەرمێ یادم بکەن، یادتانەکەم، کافر مەبن بەرامبەر بە من، شکری من بکەن، یاد سوپاسی من بگەن لەسەر نیعمەتەکان پێم داون. و هەروەها بەردەوامی لەسەر کاری چاکە و هاوکاری و یارمەتی و ڕۆحی یارمەتی، هۆکاری پاکەوەی دڵە، و هەروەها هۆکاری ئولفەت و هۆگربوونە بە پەروەردگارەوە. و ئەمما من آمن وعمل صالحا فله جزاء الحسنى وسنقول له من أمرنا يسرا. خوای تبارك وتعالى فەرمێ وأما من آمن وعمل صالحا فله جزاء الحسنى. ئەوەی کەوا کردەوەی چاکە و بەردەوام بێ لەسەری، ئێمەی بەڕاستی زۆر پاداشتی گەورەی پێبەخشین. وسنقول له من أمرنا، و هەموو کارەکان ئەمرەکانی ئێمە، فەرمانەکانی ئێمە کە بۆی جێبەجێ ئەەکەین هێتە ڕێگەی ئاسانە، کاری قورس نایاتە بەردەمی، خەم و خەفەت و ناڕەعەتەکان لاچێت. خۆشەویستان، و هەروەها هۆکارێکە بۆ ناسینی حەقیقی پەروەردگار، ڕاستەقینە، حق اليقين، كإمام غزالي الرضا ورحمة خوای لەسەر بێ فەرمێت پاش 10 ساڵ لە تەدریس دوای ئەوە گەشتم بە قەناعەتێک
كوا عرفان وتصوف تزكية وتصفية إنسان أجيب حق اليقين بعين اليقين بويا براسي فرموي بوقشتم بذكروا بيادي پروردگارو بهاولي بياوچاكانو صالحان أو ضلما باك بوا قشتم بمعرفة الله بناسيمي زادي حق تعالى كعشقي خوال ضلما بو همو دنيا بلا موهيج بو. عزيزان خوشويستان، الله الذي جعل لكم الأرض قرارا والسماء بناء وصوركم فأحسن صوركم ورزقكم من الطيبات ذلكم الله ربكم فتبارك الله رب العالمين. وهروها رزقار بون لخم خفتو نارعتيو نخوش درونيا كان هو قربونا بپروردگار. هر کسی عاشقی پروردگار به هو قربي بپروردگار دل نيابه كآبو نفسي نخوشي نفسي دل تنجي ونارعتي رويتيناكا ونجاتي أبي دنياي بو أبي تباهشت وقت شون خواي قورا باشتشي وآماديك على قيامتا. وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. براسي دنيات بو أبي تباهشت بهوي أويكتو ألفتي لقل خواهي هو قري خوابوي اتر لستيك لدنيا تشي لا عبادة خواناسية تشي دنيا وما في دنيا بدنا بناي قريتوا وكل هيك لا صالحان وخواناسان ابو بايزيدي بسطاميان برسي حالة شونا لقل هو قربون تا لقل خوا فرمي والله لمقام كاين لمنزلة كاين لخوشية كاين اقر بيتو باشاو ملوك كان دصلات دارو دولة من كان بيان بزاني نهاية خوشية كاين بشر اهات لقل مانا بو اوي ليمان سينن لحاربونا شر يعني قلا كردين بس اولى زدو خوشي خما ما ليسينن بلام نازانن او ان نازان من خوشي كاين اويش خوشي خواناسينا بنداتي پروردگار ولا سروي همي شوا انسان ابيت خوشويستي پروردگار توخچون خوات خوشوي خواشتوي خوشوي خوا رزت لي اجريت خوا حرمتي لي اجريت بشوازي حرمتي لي اجريت لما قاموا بليكاي قلب المؤمن عرش الرحمن ضلي او مسلمانه ابيته عرشي پروردگار منظري رحمتي پروردگار منزلتي رحمتي پروردگار ليش هو بخش بضلي مسلمانان سر امش خوا برگريت ليكا دفاعت ليكا خوا لحديثك فيما يروي عن ربي بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم ان الله قال من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحبه إلي مما افترضت عليه وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها وإن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه. رواه البخاري. بيغمري خوا فرميت خواي قوراء فرميت هر کس دشمناتي دوستاني منك براسي إعلاني حربي لقلبنا كردو. بوي ابن حجر فرميت دوشت معي سوء خاتمة يكم ربا خواردن سو خواردن كأمر بازار كان مزور بيبرا للربا خلقي لحرام وحلال نية هل هو استفادة بك ربا ما يسوء خاتمة يكوا بنامان با دو هم إنكاري أولياء وبياوچاكو دوستاني خوا وشر كردن لقل أوانا إنسان بدبختك وبكافري الروا. بويا خوا فرميت أواني كدوستي منو هو قرن بمنوا هركز دشمناتيان كا منيش دشمناتيان كم أوي كوا عبدو بندكان براسي لمنو نسيك بنوا بلام اوشتي كوا لمنو نسيجانا كادو كم زور بيم خوش بيه اوي كوا بجي بجكني فرزكانا اوي كوا عجم كردولا سريان ان جاء لا يزال بردوام عبد كان بهوي سنة كانوا خير زيادة كانوا سنة كاني في غنبروا لمن نزيك او بنوا كاتك لمن نزيك بنوا من خوش ما يؤاني من خوش به كاتك خوش ميستن فإذا أحببته أو عبدم خوش ويست أو كاتا أو تشاوي بي أبيني قدرتي بي دم كتشاوي من بي هيزي قدرتي من بي كزياتر بي وباشتر بي وموداي زياتر بي وهروها أو جويك بي أبي سيت أو تشاوي بي أبينيت أو دستي كاري بيكا أو قاسي بي الروا
بەڕاستی من ئەوە هەمووی منم لەگەڵیا قودرەت و هێزێکی تایبەتیە جگە لە قودرەت و هێزێکی تر ئینسانیت پێم داوە بەڵام زیادەیەکی پێبەخشم ئەو زیادە بەس لای خۆم هەیە بە عەبد و بەندەکانی خۆمی ئەدەم ئەوانەی کە خۆشمە بێن ئەگەر داوام لێ بکەن بەڕاستی دڵیان ناشێنم حتا بفەرمون مەم بکوژە نایان کوژم خوا فەرمێت بەڵام ئەوە ناخمە دڵانەوە توانەوە عاشق بە لیقای من و دیداری منن و هەروەها فەرمێت پەنام پێ بگرن لە هەر بەڵایە لە هەر موسیبەتێ لە هەر ناڕەحەتیە پەنایان ئەدەم ئەمە عەبد و بەندە ڕاستەقانی پەروەردگار ئەوانەی ئولفەتیان بەخوای گەورەوە هەیە بۆیە ئازیزان و خۆشەویستان ئولفەتمان بەخوای گەورەوە هۆکارەکانیمان باس کە ئینسانە بێ زاکیر بێ ڕەفیقی پیاوچاکان بێ قورئان زۆر خوێنێ عیبادەتەکانی نوێژەکانی کاتەکانی ساتەکانی بەڕاستی بە لەولەع بنەباتە سەر هەمیشە و دایم دڵی لای پەروەردگار بێ زاکیر بێ دەم بە زکر بێ ئینشاءڵڵا ئەبێت ئەڕاتە پلە و مەقامێک ئەو پلە و مەقامە ئەوەیەکەوە ئەبێتە دۆست و خۆشەویستی پەروەردگار کە بۆ دۆست و خۆشەویستی پەروەردگار ئەو کاتە خوا ئەو مەقامانەی پێبەخشێ ئەو پلانەی پێبەخشێ لەگەڵ ئەوەشە خوا خۆی بانگەوازی بۆ ئەکا خوا ئەفەرمێت ئەگەر عەبدێکم خۆشویست ئەفەرموم ئەی جیبریل ئەوا فووکە بە ئەسەر بە سەمادا ئەهلی سەما ئاگادار کە ئەهلی ئاسمانەکان فڵانی کوڕی فڵان خۆشەویستی خوایە ئێوەش خۆشتان بوویە ئەهلی ئاسمانیش ئەڵێن سەمیعنا واتەعنا هەمومان خۆشمانەوێ اینجا فووکەوە سەر ئەهلی ئەرزا ئاگاداریان کە فڵانی کوڕی فڵان دۆستی خوایە خۆشتان بوویە حەزرەتی جیبرەئیل وەکو ئیلهام بە هەموو خەڵکێک ئەڵێ فڵانی کوڕی فڵان ئەوە دۆستی خوایە خۆشتان بوویە خەڵکی خۆشیانەوێ خەڵکی ئیماندار و دیندار خۆشیانەوێ ئەو کاتە ئەمە لەو پلە و مەقامایە بەهەرحاڵ ئەبێ ئێمە وەکو موسڵمان و ئیماندار کە لەم ڕۆدا هەموو لایەکمان زانین دنیا و مادیات باڵی کێشاوە بەسەر ڕۆحماندا بەسەر ماڵماندا بەسەر ئیمانماندا بەسەر هەموو شوێنێکمانە جونگەکانی حیاتمانی گرتووە مادیات وای لێ کردوین نوێژەکانی لەسەردانین ئیمانی لەسەردانین ئەمە کارێکی زۆر ترسناک و خەتەرە بۆ ئەوەی کەوا خەسیرە دنیا و ئاخیرەت نەبی تۆ ئەبێ هۆگربی بەخواوە هۆگربوون مای سەربەرجە عیزەتی تۆیە ئازیزان و خۆشەویستان و هەروەها لەگەڵ ئەوەیشە ئینسان کە هۆگری پەروەردگار بوو هەمیشە سەرکەوتووە بێ وەخوا فەرمێت یا ئەیها الذین آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون أي إيمان داران باور داران ركوع برنو سجد برن عبداتي پروردگارتان بکن بيقين بگن مقامي حق اليقين كاري شاكو كاري باش بكن ايوه سركوتو ابن لدنيا ولقيامتا خوا لهم لايكمان راسي به خوا لهم لايكمان خوش به خوا عاقبتمان خير بيري يا ربي خوا هو قربونا بتو محبته خوشويستو لدل ما نازرك بيتشيني يا ربي خوا بمحبتي خطو خوشويستي خطو بيغمبركتوا اصحابي بيغمبركتوا اولياء صالحان وبيوشاكانوا بمان جينا بمان مرينا زندومان كروا خوا لبلا وباونا خوشونا خوشي لا ماندي خواه لبلا ومصيبة نارعتي لا ماندي يا ربي خواه ولات من پر لخير وخوشيكي ولات من نقاتي وقراني ونارعتي بباريزا يا ربي خواه باراني برحمة من بارنا خواه باراني برحمة من بارنا خواه باراني برحمة من بارنا كاني وكارزا كان من وابتقينا يا ربي خواه جان خير وبركات أرجو أصلا برشانا وسرمانا يا ربي خواه جان ولات من لفتنو آشوبو ظالم واستمكار باريزاوكا ئەوەی دۆستمانە پەروەردگارە دۆستی بی ئەوەی دوژمنمانە دوژمنی خاک و وڵات و نیشتیمانمانە دوژمنی کولتور و زبانمانە دوژمنی ئەم نیشتیمانمانە یا ربی خوایە گیان نەدەپاڕێنەوە ئەگەر شیاوی دادە خوای دادی دەی ئەگەر شیاوی دادنە خوایە عالیەها سافی لەها دەفروت و ناگەی خۆی و جێش و جاشی یا ربی خوای لەدەپاڕێنەوە کوردستانمان ئاوادانکەی یا ربی خوایە گیان هەرزانی و فەرعی ڕووکاتە وڵاتمان حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێرە هەر کەسێک دڵسۆز بەم وڵاتەیە بەم خەڵکەیە خوایە بەرقەراریکە هەر کەسە دوژمن بە دین و خاک و وڵات و ئەم نیشتیمانەیە خوایە ئەگەر شیاوی داتەی دادەی ئەگەر شیاوی دادنە خوایە لە کۆمانیکەیتەوە یا ربی خوایە دراوسێکانمان ئەوانەی کەوا خۆیان بە دراوسێ ئێمە ئەزانن
ئێمە مسلمانی ئیماندارین، خوایە بەس تۆمان هەیە، پشتیوانمان هەر تۆی. یا ڕەبی خوایە ئەوان هەمیشە خەریکی خیانەتن لە ئێمە، لە زبانمان، لە کولتورمان، لە وڵاتمان، لە نیشتیمانمان. یا ڕەبی خوایە لیان قبوڵ نەکەی. یا ڕەبی خوایە پلانەی خراپ داڕێژن بەم کوردستانە. یا ڕەبی خوایە گیان بەسەر جێش و جاچی خوایە نەبیشکێنیتەوە. خوایە لە ئێمەی لادەی. یا ڕەبی خوایە دادی گەنجەکانمان بەی، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی. یا ڕەبی خوایە گیان بە ئیمان و خۆمان و ئەولاد و ماڵ و منداڵمان بژێنەوە بمرێنەوە و زیندومان کەرەوە، بەسەوەی بە کەسانی دامان و تەسکی و تاریکی ناو گۆڕمانە بێتەوە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەرە نازدارەکەی تۆ بانگمان بکا و دەرمان نەکا، بە دەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتوینەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوای ئەوانەی داوا دوعای خێران لێ کردوین ئەگەر نەخۆشیان هەیە، یا ڕەبی خوای شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە. یا ڕەبی خوای شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە. کۆمەڵە نەخۆش لە ناوەی وڵات، لە دەرەوەی وڵات داوای دوعای خێران لە ئێوەی بەڕێز کردووە، لە مسلمانان ئیمانداران. یا ڕەبی خوای دەست بۆ لای تۆ بەرزەکەینەوە پەروەردگارە، داوا لە تۆ ئەکەین پەروەردگارە. تۆ بۆ ئێمە بەسی، تۆ پشتیوانی ئێمی، تۆ شافیت، تۆ کافیت. یا ڕەبی خویا تۆ قادریت بەسەر هەموو شتێکە. لا حول ولا قوة إلا بالله. هیچ هێز و قووەتێک نە ئیلا قووەتی تۆ نەبێ. یا ڕەبی خوا شیفای و نەخۆشانە بە. یا ڕەبی خوا شیفای و نەخۆشانە بە. خوای ئەو نەخۆشانەی کەوا نەخۆشینی خراپیان هەیە و پێیان وتون نەخۆشینی خراپتان هەیە، خوایە بۆیان ئاسان کە. خوای شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە. خوای شیفای جەستە و ڕۆحی مولایەکمان بە. خوایە هەموو لایەکمان و ماڵ و مناڵمان بپارێزە لە سەیل و ئەسقام و نەخۆشینی خراپ، لە دەرد و بەڵا و مصیبەت و دژمنات و دژمناتکاری. یا ڕەبی خوایە گیان نەتەپارڕینەوە ئەوانەی کەوا داوای دوعای خێریان لێ کردوین، مەشاکیلیان هەیە، گرفتیان هەیە، خوایە بۆیان چارەسەرکە. منداڵیان هەیە، خوایە منداڵی ساڵحان بەرێ، هەیان و ساڵن هەیە، خوایە بۆیان ساڵەکەی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.